ولا جارێکی دیکە سڵاوتان لێبێت. ئێمە هەر لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانین بۆ کتێب دەمانەوێت لەم ستۆدیۆکراوەیەدا باز لە گرنگیکردنەوەیان پێشانگایە بۆ بوارەکانی پەروەردە و فێرکردن بکەین بە تایبەت لەسەر منداڵان بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر کەریم شەریف خەرەچەتانی مامۆستای زانکۆ و پسپۆری بواری دەرونیمان کردووە و باز لەسەر ئەم تەوەرەیە دەکەین. دکتۆرجان زۆر بەخێرهاتیت، زۆر سپاس بۆم دەرفەتە. دکتۆر بەگشتی وەکو مامۆستایەکی زانکۆ و پسپۆرێکی بواری دەرونی کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب چۆن دەبینی؟ لە کاتێکدا کە دەبینی زۆربەی ئەو کەسانەی کە لێرەن ئێستا لە چینی گەنجانن. واللهی لەوانەیە جەنابە گەنجەکانە زۆر بینی بێ، بەس من لە ساڵات تووشی تیابینم کە ڕەباز کەمترە، مناڵیشی تیابینم، هەموو چین و توێژەکانی تیا، ئەمە مای دڵخۆشیە. بەڵام لەوە گرنگتر ئەوەیە بێت تۆ لە مناڵیەوانەیە مناڵ ئاشناکەی بە خوێندنەوە. ئێستا زۆری لێرەیە، بەڵام تۆ لە دەرگاکی کاسنە دەرەوانەیە زۆربەی یا کتێبێکی کڕۆ یا دوو کتێب، زمانەیەکی کەمی عەدەدێکی زۆری کتێب کڕیوە. یەن شتەکانە بینن ئەگەڕێن، بەڵام ئەو کتێبە نادۆزێتەوە کە خۆی حەزی لێتی. لە کاتێکا من سەیرم کرد بەڕاستی هەموو ئەگەر پۆڵێنی بکەی هەموو جۆرەکانی تایە، لە کتێبی زانستیەوە، فەلسەفیەوە، پەروەردەیەوە، دەرونیەوە، هونەریەوانەیە، هی مناڵان، دینی هەمووی تایە بەڕاستی. بەڵام ئێمە کێشەکەمان لەوەیان نییە. من ئینشەڵڵا ماین و نەمەدین دووشەمە هەر لێرە سەعات 3 لەوێ کۆڕێکم هەیە داوایان لێ کردوم لەسەر بە کەلتورکردن، ڕۆڵی دایک و باوک بە کەلتورکردنی خوێندنەوە لای مناڵ. باسی ئەواکەم توێژینەوەی کە پار ساڵ کردومانە لەسەر خوێندکارانی زانکۆ، قوتابیانی ئامادەیی، بنەڕەتی هەمووی. یعنی تەسەور کە ئەگەر دەرەنجامەکەی پێ بڵێم یعنی ئینسان توی شۆکە بێ. یعنی معقولە لە 105 بۆ 7 خوێندکاری زانکۆ کتێبی دەرەشی ناخوێنێتەوە؟ ئەو کتێبانەی خوێنێتەوانێ وەرە بۆ کتێبخانەکەی ئێمە. منەوە 30 ساڵە مامۆستام لە زانکۆ، وەرە بۆ کتێبخانەکانی هەموو کۆلێجەکان سیر کات چەند خوێندکتابی زانکۆ کتێب وەرەگرێت و ئەوەی وەریەگرێت چییە؟ زیاتر ئەوانەیە کە راپۆرتی ئەوێ بۆ دەرسەکەی و دەرەجەی لەسەرە. نابینی کتێبێکی فەلسەفی، کتێبێکی جاوەدەوە کارەکەم لێ بگەڕمە بۆ کە لە مناڵیەوە ئێمە مناڵەکانمان ڕانەهێناوە. پرسیارمان لێ کردوون لە خوێندکاری زانکۆ، لە قوتابیانی ئامادەی، ئەڵێم لە مناڵیە مانگی چەند جار باوکە کتێبێکی بۆ کڕی گۆڤارێکی مناڵان. تەسەور کە لە 190 بەرەوزوو ڕقەمەکەی بزەبن لە نییە، بەس هەمووی بەتەقیقی ڕۆژی دووشەمە باسەکەم لە 190 بەرەوزووری ئەڵێ ئێمە کتێبخانە هەر لە ماڵمانان نیە، کتێبی مناڵانمان بۆ نەکڕاوە، باوکو دایکمان ناخوێندنەوە. قوربان مناڵ لاسایی گەورە ئاکاتەوە، تۆ لە ماڵەوە نەخوێنیتەوە، کوڕەکە و براکە و خوشکەکە و ناخوێنێتەوە. باشەکەواتە دکتۆر لەم پێشانگایەدا ئەوەندی کە بنەبینرێتەوە بە دوواداچوونمان کردووە، من خۆشم گەڕاوە بینم کتێبی زۆری تایە تایبەت بە پەروەردەی منداڵان بە تایبەت بۆ بواری خوێندنەوە. تا چەند گرنگە دایکان و باوکان منداڵەکانیان بێنن بۆ ئەم جۆرە پێشانگایانە و ئەو کتێبی کە منداڵەکە حەزی لێتی، ئەو کتێبەشی کە دایک و باوکەکە دەزانێت بۆ منداڵەکە سوودیەیە بۆی بکڕێ و هەم منداڵەکەی بیخوێنێتەوە، هەم دایک و باوکەکەش بۆ منداڵەکەی بخوێنێتەوە. بەنەمای دڵخۆشیە کە مناڵەکان لەگەڵ خۆیانن، بەس لەوە دڵخۆشتر ئەوەیە لەگەڵ خۆیان کتێبێ گۆڤارێکی مناڵان کە بۆ تەمەنی مناڵ بگونجەبی کڕنوبی بنەوە بۆی بخوێنێتەوانێ. یعنی مناڵ توێژینەوەکان ئەڵێ لە 1 ساڵیەوە ئەتوانی گۆڤاری مناڵان هەیە بەس وێنەدارە، بەس وێنەیە. مناڵ کە سەیری وێنەکان متعە و خۆشی لێ وەرەگرێ، اینجا وردەودە لە ڕێگەی وێنەکان و پرسیار دەکات، چیرۆک هەیە، چیرۆکی وێنەدارە. دایک و باوک دەتوانێت ئەمە ئەزانی یەکەم وشە لە قورئانی پیرۆز جەناب زانی کە خوای گەورە بۆ پێغەمبەر دوودی خوای لەسەر وێناردی خوای ئیقرا بخوێنەرەوە. ئەگەر ئەمە مهم نەبێ بۆ یەکەم وشە بەوە دەست پێەکە. بەداخەوە ئێمە وڵاتانی ئیسلامی هەر ئیقرامان لەبیر بچۆتەوانێ. ئەوەی کە ئێستا خەریکێت لە سۆسیال میدیا بڕۆ ئەگوزارێ، لە تیکتۆک ئەگوزارێ، هیچی ناچێ بەلای. من پێم خۆشە فیستیڤاڵی با بڵێن ئەمەی هەڵەبجە هەنارەکرێ، فیستیڤاڵی چێشت و ئەمانە دائما لە پارکی ئازادی و لە پارکی سامی عەبدوڕحمانەوە زۆر شتەکرێ، ئەمانە قەیناف گرنگە. بەڵام لەوەش گرنگتر یا هیچ بەقەی ئەوە گرنگ فیستیڤاڵی کتێب خوێندنەوە بکرێتەوانێ. هین بکرێت با بڵێن پێشبڕکێ لە نێوان قوتابخانە خوێندنگاکان نەبکرێت بۆ خوێندنەوە. ئێمە شتانەمان نییە. گرنگ نییە لەم جۆرە پێشانگایانەدا شوێنی ئەو جۆرە فیستیڤاڵانەش بکرێتەوە کێوبڕکێ لە نێوان بە تایبەت گەنجان دروست بکرێت بۆ کتێب خوێندنەوە، بۆی کە بتوانرێت گەنجان زیاتر هان بدرێت بۆ بەرەو کتێب خوێندنەوەی بابەتە جیاوازەکان، بە تایبەت بابەتی پەروەردەی و زانستی. بێگومان چکە عەقڵی ئینسان لە ڕێگەی زمانەوە یەتە دەرەوە، زمانی بە خوێندنەوە گەشاکە. یعنی مناڵ زۆر جار ئەتوانی گەشە بە زمانی بکەی، گەشە بە عەقڵی بکەی، گەشە بە بیرکردنەوەی بکەی، گەشە بە هەموو توانە عەقلەکان لە ڕێگەی خوێندنەوەوە. چونکە کتێب هەتا ئێستاش خوێندنەوەی ئەلکترۆنی نەیتوانی وە شوێنی خوێندنەوەی کتێب بگرێتەوە. کتێب زۆر گرنگە لەبەرەوەی هەموو بوارەکانی ژیان لە ناو کتێبە هەیە.
بەڵام ئایا ئێمە بڕۆ ئاماری بکە لە ماڵی کووردا لە سەتا چەندی کتێبخانەی هەیە بە مامۆستای زانکۆشەوە دکتۆر پرسیارێکی دیکە ئێستا ئامێرە زیرەکەکان ئایپاد مۆبایل چەندی شتی دیکە لە هەموو ماڵێکدا هەیە چۆن من وەک باوکێک بتوانم منداڵەکەم وا لێ بکەم کە لە ئامێرە زیرەکەکان کەمێک دوور بکەوێتەوە نیو ئەوەندە بابەتە زانستیەکان پەروەردەیەکان بخوێنێتەوە ڕێنمایی تۆ بە دایکان و باوکان چییە؟ ئەمەسا کێشەیەکی زۆرێک لە ناو خانەوادە کوردیەکانە و بە تایبەتی دایکان و باوکان واللهی ئەوە بێ دایک و باوکەکە وڵێ وشیار من خشتەیە بۆ مناڵەکانیان دابنێت من هەموو جارێ ئەڵێم خوای گەورە 24 ساعتیاوە بە هەمومان ئەوە نییە فەقیر زیاتری هەیە یەکەمتری هەبێت دەوڵەمەند زیاتری 24 ساعت ئەڵەم هیچ نەبێ قۆناغی یەکەم سادەترین شتەوەی بیکە بە سێ هەشتی دانێ بۆ خەوی ئەم مێشکە بۆ ئیساحەتکە هەشتیشی دانێ بۆ مستەقبەلی کە خوێندنەکەیەتی 4 ساعت لە مەکتەبە و ئەبێ بێتەوە 4 ساعتی شتێکی بۆ دانێ سعیکە هەشتیشی دانێ بۆ حەزوارەزەکانی ناخواردنی یاخۆشنی ئایپاتی هەموو شتێکدا بەڵام لا ئێمە تێک چووە من دایک و باوەگیە ئەڵێت خوا ئەم کوڕە چۆن چی لێ بکەم هەتا سێی شەو دانیشێ بە دیار پەبجی و بە مۆبایل و تیکتۆکەوانێ ئەڵم تۆ باوکی ڕۆڵت چییە من کەسێکی غەریبم چۆن بە قسەی منەکە تۆ بە قسەی باوک کە نەوتوانیوە لە مناڵی ئەڵێ بە قسەم ناکە گۆڵ لێ ناگرێت ئەوە خەلەلەکەوەی لە مناڵی و ڕای نەهێناوە لە مناڵی و حەبلەکەی بۆ شل کردو ئەم مناڵە مدمین بووە ئەزانین ڕێکخراوی تەندروستی جیهانی WHOڵێ چی ئەڵێ هەر کەسێک بە من و تۆشەوە لە شەو ڕۆژێکا 24 ساعت 4 ساعتی خەریکی ئەم ئایپاتە بێ مدمین بووە لەسەری و لە ساڵی 2018 کردوانە بێکە لە نەخۆشیە دەروونیەکان فەرقی نییە لەگەر کەئابە و قەمۆکی و قەلەقیە اینجا زۆر جار ئەمە کێشە جارێ و مناڵ زۆر خەتەرە ئەم ئایپات و مۆبایلشتانە یەکەم بۆ چاوی دووەم بۆ ملی سێەم بۆ خوێندنەکەی اینجا هەتا درەنگ ناخەوێ شەخوای گەورەکەمەی دروست کردووە مێشکمان لە سعات 9 ئەوانەیە هۆرمۆنێکی تایبەت ئینتاجەکە باوێشکەین و بۆی بخەویت یەکاکە و تەحەدای هۆرمۆنەسی کردووە چا ئەخواتە و قاوا چیەخوان نایەڵێ حەپەخوا هەتا سێ چواری شەو بەیانی سعات 11 و 12 هەموو تایمەکە سەعات بەیانۆژی بە کورتیش وەڵام بێتەوە سپاس دەکەم چارەسەر بۆ هەموو گرفتانەی کەوتت گەڕانەوەیە بۆ پەروەردە بێگومان ئێمە پەروەردەمان نییە جەنابە باسی کتێب بکرد وەرە بڕۆ ئەو کتێبانی کە دانراوە پەروەردەی و دەرونی تایە بڕۆ بزانە چەند دایک و باوک کتێبی پەروەردەی و دەرونیەکرێ بە بزانە چەندی ئەمەی بورجەکان و چێژلێنان و شتەکرێ ئێمە کێشەکەمان چێ قوربان ئەو مۆبایلەی بەدەست جەنابتەوەیە ئەگەر شتێکی لێبێ نایی بە باوکێ نایی بە خێزانەکە و ئازیزترین کەسە نایی بە مناڵەکان ئەڵێ تێکی تۆ وەستانی ئەیبێ بۆ وەستای وایە بەڵام هەمومان کە یەدە سەر پەروەردەی مناڵ پرسیار ناکەین ناچی لە پسپۆ پرسیارکەین ناچی کتێب بخوێنەوە سەر چاو بخوێنەوە هەمومان پسپۆڕین لە مناڵە دەست خۆش دکتۆر سپاس بۆ بەرچاوڕوونیەکانە دەست و چاوت خۆش بێ ڕاستی گرنگ بوون بەڵێ ئەمەی کە بینیتان گوتەی بەڕێز دکتۆر کەریم شەریف خەرەچەتانی بوو تایبەت بە گرنگی پرۆسەی پەروەردە و خوێندن بۆ منداڵان بە تایبەتی لەلایەن دایکان و باوکانەوە کە لە پێشانگاکەدا دەبینرێت بە تایبەتی ئەمڕۆ کە قەرەباڵغێکی زۆرتری هەیە دایکان و باوکان زۆر دەبینرێت کە منداڵەکانیان لەگەڵدایە وەک بەردەوام باس لەوە دەکرێت کە پێویستە دایکان و باوکان لە کاتی هێنانی منداڵەکانیان بۆ پێشانگایانە و بە بەردەوامی ئەو کتێبە پەروەردەیانە بۆ منداڵەکانیان بکڕن بۆ ئەوی بتوانن لە دوا ڕۆژدا سوودی لێ ببین و کەمێک لە ئامێرە زیرەکەکان دوور بکەونەوە.